ئەی مەزلوم ئەم دوعای نوح پێغەمبەر بکە ربی ئینی مەغلوب فانتصر خوایە فڵان کەس زۆری بۆ هێناوم ستەمم لێ دەکا خوایە تۆڵەم بۆ وەرگرە خوایە سەرم خە جا سەیری وردی قورئان کەن دەفەرمێ ففتحنا أبواب السماء بماء منهمر هەر نوح ئەوەندە بە کوڵ لە خوا پاڕایەوە تین بۆ دڵی هاتبوو خوا دەفەرمێ هەموو دەرگای ئاسمانەکانمان کردەوە ئاو بە خوڕدا باری یەکسەر لافاو هەستە وەڵای کاتێکیش کە تۆ بە دڵ هانا بۆ خوا دەبەی کە واقعەن تۆش مەزلومی ستەمکارنی و خۆی ستەمکارە ستەمکاریشکەی بۆ هاتووە زاڵم زەواڵی بۆ هاتووە بەڵام تۆ واقعەن بۆ خۆت فعلەن بۆ خۆت بە کردار ستەم لێکراوی و خراپەت بۆ خەڵک نەبووە دوعا بکە ففتحنا أبواب السماء دڵنیا بە خوای گەورە دەرگای ئاسمانەکانیش بۆ تۆ دەکاتەوە ئەبوو جەعفەری بەرمەکی لەگەڵ باوکیان لە زینداندا بەیەکەوە بوون باوکی ئەبوو جەعفەری بەرمەکی دەسەڵاتدارێکی گەورە بوو حاکمێکی زۆر گەورە و دەسەڵاتدار بوو میلەت لێ ڕاپەڕی تەقیەوە پێیدا ئیتر ستەمەکەی گەیشتە لووتکەوەکو چۆن کوردی ئێمە خواروی عێراق بە ڕژێمی دیکتاتۆریدا تەقینەوە لەگەڵ کوڕەکانی هەریەکە ڕایان کە دەکونێکەوە ئەبوو جەعفەری بەرمەکی و باوکی کە حاکمی وڵات بوو کە خەڵک پیاندا تەقیەوە وەکو مەنجەڵی بوخار ئیتر هەر سەرکوتی دەکردن هەر ئازادی خوازانی لە زیندان قایم دەکرد هەر حەقبێژانی دەمدا دەخست هەرچی نەیاری بوویایە سەرکوتی دەکرد و لە زیندان و ئیعدام و ئەوانە بوو هەمووی کوشتن ئاخری ستەمەکەی گەیشتە لووتکە و خەڵک پیا تەقیەوە و لە زیندانە خۆی بینیەوە ئەبوو جەعفەری بەرمەکی بە باوکی وتی باوکە زۆر سەیرە دوای ئەو هەموو دەسەڵاتەی کە هەمان بوو بە هەزاران چەکدارمان لە دەور بوو ئەو هەموو جاسووسەمان لەناو هەموو ماڵێکە جاسووسمان هەبوو کەس نەیوێرە لای ماڵ و منداڵی خۆی قسە بکا بۆ ئێمە دەهاتەوە ئەو هەموو پارەیەمان هەبوو ئەم هەموو زێڕ و زیوە لە بەردەستماندا بوو بە یەک ئیمزا دەمانتوانی شارێک وێرانکەین بە یەک ئیمزای تۆ باوکە سەدان خەڵک سەریان لە لاشەیان زیاد دەکرا و ئیعدام دەکران کەچی باوکە سەیرە ئێستا ئەوە تا من و تۆ لەو لووتکەی دەسەڵاتەوە ئەبێت لەبەر ئەو زیندانەوانە لەبەر ئەو پاسەوانە پاڕێنەوە نانێکمان بداتێ چۆڕێ ئاومان بداتێ لەم ژوورە تاریکە بچووکە لەم بۆگەنە خزاوێنراوین باوکی ئەمجا بە ئاگا هاتووە وتی ڕۆڵە گیان ئەوە نزای ستەم لێکراوانە غەفەلنا عنها وەلەم یەغفر الله عنها ئێمە لێ بێ ئاگا بووین ئێمەمان دەزانی هەموو شتێک بەس بە هێزی چەک سەرکوت دەکرێت بەڵام دەیان خەڵکی وەکو ئێمە ئێستا لەم زیندانەدا کە بەناحەق گرتبوومان چەندی دوعا کردو خوا بێ بە هاوارمەوە ئەم زاڵمە لە کۆڵکەیتەوە بەڵام ئێمە حیسابمان بۆ ئەو دوعای مەزلومانە نەدەکرد بەڵام خوا لە دوعای مەزلومەکان بێ ئاگا نەبوو دەبووایە ڕۆڵی جا من کاتی خۆی ئاگام لێ بوویایە ئەوە نەمهێشتای خەڵک دوعای شەڕم لێ بکە عەدالەتم کردایە بەڵام تازە لە دەستم دەرچوو ئەوە بەرهەمی ستەمی خۆمانە ڕۆڵە گیانەستا لەم شوێنەدا یەکتر دەبینینەوانێ و ئا بەبێ نازی سەردەنینەوە بەڵێ خوای گەورە بە عەدل و حیکمەت هەر لە دنیادا یەکەم تاوان کە تۆڵە لێ دەکاتەوە ستەمکردنە